سڵاو ڕێ سڵاو خۆشەویستی سڵاو محەبەت سڵاو دار و بەرد لەو دەست پێکە سڵاو ڕێسا لە بێ خۆشەویستانم هاتینەوە وەلاتانە بۆ گەشتێکی بەهارەی ساڵی 2022 لەگەڵ هاوڕێیانی پاسپی سوارانی گروپی ژینگە دۆستی. طبعا ئەمڕۆ بەتەمای ماوەتین وێنەکەتان بەتانێن بەتەمای شەلالەکەی لای ماوەتین نازان بیزەڵە شوێنەکەی کوێ پێوەترێ بۆی بۆ تاو ڕووکەمانێ کاتێکاتێ هەندەجار گەشتکەی بۆ ئەوەی چێش لە سروشتەکە ببین پێویستەکە هەندەجار نییە سارە بەکاربێنیەوە بۆ چینی خۆبانە لە کەم تواناییمان نییە بەڕاستی، بەڵام هەندێجار بۆ ئەوەی بگەی بە سروشت پێویستەکە هەندەجار ئۆتۆمبیل بەکاربێنێ مەشتێکی عیبێکیان نییە. بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو گروپی پاسپی سواری ژینگە دۆستی دووتانێکمان بەکرێ گرتووە لێرە پاسپیرگامان نەگوازینەوانێ بۆ لای ئەوە شوێ بوو بەرحەڵ ئێمە نزیکە بینەوە عنێ ئەگەین بۆ خاڵی دەستپێک لێوانێ بەزا گوندی بەراوە بڵێ لێوانێ وردەوەدا دەستەکەین بە گەشتەکەمان. ئێوە تەنها لەگەڵما بمێنەوە لێەوە چەناڵی یوتیوبی ئاگرین محەممەد سەبسکرایب بکەن و بۆ ئەوەی بینەری گەشتەکانم بن لە ماوەی ئایندەتا. ئێمە وردەوەدا چاوەڕێی هاوڕێیان بکەین بۆ ئەوەی تاقا چاوەڕی دووتانێکەشەکەین وەکو ڕۆژاوی تر نییە. ئەمە وردەوەردە دەستەکەین بە گەشتەکەی خۆمان و لەگەڵما بنەوانێت تا سەرەتای دەستپێک و کۆتایی ڤیدۆی ئەمڕۆما کە گەشتی پاسپی سواریە بۆ ماوەتی دڵگیرخوا بۆ خاترینەوە جوانەکانت ئەم وڵاتە پارێزی لە هەموو فیتنە و ئاشوب و ناڕەحەتی و ناخۆشیێک. سڵاوێکی کەتان لەبێ خۆشەویستان ئینجاوا ڕاستی دووتانەکە هاتووە. ئێمە وەردەوەردە هەوڵەین کە پاسپیلەکە بخێنە ناو سیارەکەوانێ بۆ ئەوەی تر وەردەوەردە دەستکەین بە ڕۆشتن. جا خۆشەویستان ینی گەشت تایبەتی خۆی هەیە جا بەڕاستی کاتێکە تۆ چیتە شوێنی دوورەوانێ ئەگەر تەوێ چێژ ببینی پێویستەکە هەنێ جار ئۆتۆمبیل بەکاربێنی مەشتێکی تایبەتی و ینی زۆر کێشەی نییە. بۆیە ئێمە ئیتر وەردەوەردە دەستەکەین بە ڕۆشتنی و گەشتەکەمان و هەوڵێن ئینشاءڵڵا دیمەنی جوانتان بەگوازینەوە. ئێوە لەگەڵمان بنەوە تا کۆتایی بڵێ. شعری شیرینم شعری جوان و کدنشینم حظکم دایما بدبینم خوشم دیکی چاجیرم خوشم دیکی چاجیرم با دوستم بیاد از جیرم دورة دورة بابا ميرا
سوره نازل و بارزا شارێکی جوان و باتارزا دوور بێ لە بووە مالە ڕێزایە خۆشم دەوێکێ جاگیرە خۆشم دەوێکێ جاگیرایان ئەتۆ دۆست و من دازەگیرە ئەی وەی وەی دەوەرە دەوەرە باوان لە گوندە جوانەکەی باراوە سڵاو و ڕێسان لەبێ خۆشەویستان ئێمە گەیشتینە گوندی باراوە لێرەوە دەستەکەین بە ڕۆشتن و تاو شوێنی کە مانچ کۆتایی ڤیدۆ و گەشتەکە ڕاگەنی وە لەگەڵمان لێنەوانێت ئەمە گرنگە ئەمە ئەوە گرنگە قاچەکەدان ئێمە دەستمان کرد بە ڕۆشتن و شتانە يلا يلا وريابا كاغا شرفيان وريابا ام بردال انا زو مشكله براين طبعا بيش كون يلا خوباني ما شاء الله زور خوش الجماعة قاعد براختي ترسناكا كرماشان شعري شيرينم شعري جوان وكدني عشينم حظكم دايما بتبيني خوشم ديك ساجينا خوشم ديك ساجينا بعدوستم بيا دزجينا دورا دورا بابا القرعة جوب تنطيجه شعرێکی جوان و باتارزە دوور بێ لە بووە مالە ڕێزایە خۆشم دەوێکێ جاگیرە خۆشم دەوێکێ جاگیرایان ئەتۆ دۆست و من دازەگیرە ئەی وەی وەی دەوەرە دەوەرە بابا
براسي هذا خوارەوەکی زۆر سێر بوو بە جەماعەتمە دوتم وەڵی گوێم ئەوەنە سارد بوو و دوو کردادە تەرمۆزیەوە ئاغی ساز دەکرد بۆیە پێشکەوتم بۆ ئەوەی یەکەمێ ڕیکۆردی جواندا بۆ بکەم بەس بەڕاستی ساردە جاشولکێشمان دینی باشتان بە تەسویرکەم کاکە وەرن تەسویرتانەکەم ئەو جاشولکێش دەرەچێ چەند بێکەس و بەدبەخت و چەند جارە ڕەشن جا خۆشەویستانەوە بوو دەستەی شەو بەم باسکردن هەندێک جار بۆ گەشتن بە سروشت با پێویستەگاتکە وەکەم وەربەکاربێنی بۆی لە ئێستا گەر توێ دوو بەم شێغانە ئەستەوە سەرما دوو کات ڕێگرێ لەبەر دەبدا بۆیە پێویستە کات هەندێک ئۆتۆمبیلش بەکاربێنی لا بگرە برا جوهرة هذا لو ينمز ناخذ بالربع هو مالك حسن بالله بوفوت ها يلا بوري لا والله شوالي ماشي هاي جاد گۆشەی تەنهای من هەر ئەژنۆ کەما براکەم بۆیەوە مەحکەم گرتوومەدانێ و باوەشم ئەمانە من تاکەی بناڵم دەستەکەینەوە بە ڕۆژە جار ئەوەستم لەبەر ئەوەی
المنافات ابو قوات هنا طبعا والثاني منذ وقلوانيتر لغما بين وانيتا كوتاي فيديو ان شاء الله كراجاني كرد بيقلو قسم امان 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 يا ورا والدين رايك صورة قدام كان بالنسبة لي بوچه شده باش این رو بسته چا اگه سباقی هدیون قد وناسي ليالي وشم دويك شازيرا وشم دويك شازيرا بدوستم بيا ودازيرا اي وي وي صورك وكيني پاترین تا ابو بورا پاترین دوم بس ها برضو حزب لداني لو فاتيرة جاز بعضني بريخ هو عفرة وەکو ڕێبەری گەشتەکە کە بۆی ڕوونکردنەوەی ئەمە لێرە وەردۆردا نزیکە بینەوە لە پیری شەوکێڵ ئەو پیری شەوکێڵەی کە بە پاسپور گەشتمان تیا کردووە
pagana. Io sai che sto facendo.
شاري شيرينم شاري جوان وكدني عشينم حظكم دايما بتبيني وشم ديك شاجيرا وشم ديك شاجيرا بقصم بيا بزجيرا دورا دي دورا دورا بابا ميرا سوشه زار لیوری آبن کرماشان شارێکی جوانی شاری گەورەی کوردستانی خۆشم دەوێ زێدە جوانی خۆشم دەوێ کێچاگیرن خۆشم دەوێ بابان وێرە بەدۆستم بێ أي وي وي صورك وكيني يومي كوريا کرماشان زور نازم و بارزا شارێکی جوان و باتارزا دوور بێ لە بووە مالە ڕێزایە خۆشم دەوێ کێچاگیرە خۆشم دەوێ کێچاگیرایان ئەتۆ دۆست و من دازەگیرە ئەی وەی وەی دەوەرە دەوەرە بابان وێرە Thank you.